ئێستا ئێمە هاتوینەتە لای کاکی دایەت باز لە شێوازەکانی بەستن و جۆرەکانی جەمەدانە دەکات و لە کام ناوچانە زیاتر بەکاردێت جۆرەکانی بەڕێسیدایەت شارەزایەکی باشی لە بواری جەمەدانە بەستندا و جۆرەکانیدا هەیە و ماوەی چەند ساڵێکە لێرە ئیش دەکات نزیکەی 30 ساڵەوە بزانم گەر غەڵەت نەبم لە بواری بەستنی جەمەدانە و شێوازەکانی تایبەت بە ناوچەکان دەکات و نامەوێت بابەتەکە درێژترکەمەوە لەگەڵ بەڕێسیدایەت قسان دەکەم دەمەوێت باسم لەو جەمەدانانە بۆ بکاتن سەر بە کام ناوچان و باز لە ڕەنگەکانی بکاتن بەڵێ باشی کاکی دایەت سوپاس دەکەم مەمنون باسمان لە جەمەدانە بۆ کەستا بازارتان چۆنە سەرەتایەوە بەخێر بن خۆشەویستن قەدەرگرانن جەمەدانی دەورەمەندە زۆر لەبەرەوەی کورد ماشەڵای لێبی لە کوردەوەی خۆی لە ڕەسەنایەتی و لە عەشیرەتی و قەزا و نایە و مەحافەزەکان هەریەکەوە بە شێوازی خۆی بەستنی تایبەتمەندی خۆی هەیە لێ ماشەڵا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشدەچن ئەوەش زەی دەستخۆشیە لە فەزلی خوا بە زیادبی کورد گەلە دەورەمەندە لەوەی لە هەمان دەورەمەندترە لە جەمەدانی کڵاوی بەڕێسیدایەت باسم لەوە بۆ بکە جلی کوردی بێت جەمەدانت چۆن دەبینێت و شارەزایەکی باش لە بوارە هەیە دەمەوێت باسی جوانی جەمەدانە بکەی لەگەڵ جلی کوردی بەخۆی جلی کوردی بەبێ جەمەدانی زۆر نەقسە یعنی تەواو نییە گەر بتوێ قاتەکەت بە جوانی پیشان بدرێ بەبێ کلااو جەمەدانی جوان دەرناچتن لێ داوام لە هەموو برای بەڕێزەکانە قاتی بێ جەمەدانی نەبەستن دەبەرەوەی جوان پیشان ناداتن جەمەدانیش زۆرەکانی زۆر نەوعی هەیە یعنی ئەو جەمەدانی بەخۆی ئەوەی سرم جەلەو گورینگە جەلەو گورینگ ئەو ڕۆخی ئەوە ڕۆخەکەیتی جەمەدانەکە بەخۆی هەرزانە بەس جەلەو گورینگ هەیە قەزمە نوشتە هەیە ڕیش هەیە ڕەشبەرەک هەیە بن زنجیر هەیە ڕیش سپی هەیە قەیتان هەیە ڕۆخ دەرهاتی ئەوە هەموو ڕۆخەکانە لێرەوە لە ڕێی کەناڵی ئەوەی خۆشەویست ئەو خوشکە بەڕێزانە هەر هەبن لەبەر ئەگەر خوشکە بەڕێزانە نەبن ئیشەکە ئەو ئیشی دەستیە شەکە دوا دەکەوێتن نەقز دەبێتن باشە جەلەو گورینگ لە هەموو شێوازە ئەو جەمەدانانە بەکاردێتن بەرێ جەلەو گورینگ لەگەر هەموو جەمەدانە شەکەی جەمەدانی هەیە ڕەشە هەیە پێدرێن چاوسپی هەیە وەسەتە جەلەو گورینگەکە ئەو جەلەو گورینگ ئەو ڕۆخەی پێوەیتی لەگەر هەموو جەمەدانەش دەگونجە بەرێ باشە لەناو ئەو جەلەو گورینگانە هەیە درێژە هەیە زیاتر ڕێشوی پێوەیان هەیە کورتەوەکو ئەوەی سەرسەری جەنابتە ئەو جیاوازیان چییە؟ بەخۆی ئەوەی سەر من جەلەو گورینگە ئەوە ڕیشە بە کامیرەکە ئەوە ڕیشە ئەوە ڕیشە ئەوە ڕیشی ڕەشبەرەکە ئەوە قەیتانە ئەوە ڕیش سپیە ئەو ڕیشە ڕەشبەرەش سپی دەرێن ئەوە جەلەو گورینگە بزانە ئێستا ئەوە جەلەو گورینجیە تەماشاکە ئەو جەلەو گورینگە هەیە ئەو بنەی ئەوە 4 ڕێزە هەیە 3 ڕێزە هەیە 5 ڕێزە هەیە 7 ڕێزە ئەو بنەی ئەو گورینگە شەیە عازیلەیە گەورە بێ هەیە عازیلەیە کتێبی هەیە عازیلەی وەسەد بێتن لەبەرەوەی زۆر نوعی هەیە تەشخیص ناکرێ بەرێ درێژ هەیە گورینگەکە خڕ هەیە بنی هورد هەیە بن درشت هەیە ئەو وەکو گورینگ وەکو ڕیشیش عینە و ڕەشبەرەکانە ئەوەش ڕیشی ڕەشبەرەش بێدەرێن ئەوەش نوعی گەلە زۆر هەیە لەبەر وەختی کە وەکەی ناتانەمی برین ئەو ڕیشە ڕەشبەرەکەش نوعی گەلە زۆر هەیە ڕیشی ئەو هەیە درێژە ئەو ڕیشە درێژە ئەو درێژ هەیە یەک بستە هەیە 4 پەنجەی هەیە ئەوەندە هەیە کورتتر هێشتان هەیە ئەو بنەی زنجیرە ئەو ڕیش سپیەش عین چیوان ڕیش سپیە کورت و درێژی هەیە ئەستور و باریشی ئەو ڕیشە ئەو قەدەکەی ئەو قەدەی هەیە ئەستور هەیە باریکە ئەوە هەیە کورتە هەیە بە نووسایە نەوعی گەلە زۆر هەیە هەموو خوشکە بەڕێزەکانە جێی دەستخۆشیە بەڕاستی ئەوانە هەر هەبن لە ڕێگای ئێوەش داوا لە هەم خوشکە بەڕێزەکان دەکەم چیژی خۆیان خوشتی خۆیان فێرکەن و بی ئەو ئیشی دەستا فرامۆژ نەکرێتن لەناو ئەو جەمەدانانە ئەو کڵاوە جوانانم بینی بە دیزاینێکی زۆر جوان نەخشێنراوە دووراوە ئەوانە تایبەتن بە کام ناوچەیەکێ دروستی دەکاتنەوەوانە خۆشەکەی لەوەیدا کلااوەکان لە دەرێ هەرێمی کوردستان نایە ئەوەی کراوە بی هەمووی دەستکردی خوشکە بەڕێزەکانی خۆمانەی کووردە هەمووی دروست دەکەی لە کوردستان ئێستا ئەو کراوە زۆرە کراوە کە بزانە بە قیمەترین کراوە لە هەولێری ئەوە بوو وەختی خۆی ئێستاش ئەو کراوە بە سیم پێدرێن بزانە دەرێت زێڕا دروست کرایە
ئەو کراوە عشرتە بەڕێزەکانە ناوەکان نادێمان نەخۆ ناوەکانە بیکەین ئەوەی عشرتە بەڕێزەکانە ئەو کراوە مامۆستای ئاینیە ئەو کراوە هەولێرەیە تەمەشای فەرقیەیە ئەو کراوە مەنتیقەلای سلێمانیە گەرمیان سلێمانی ئەو کراوە پێی دەرێن کرایی بەسیم دەشتی هەولێرە زۆرەها کراو هەیە جەمەدانی ژەبێ کراو جوان نابی یعنی ڕاوەستانی جەمەدانیەکەی کلااوەکەیە ئەو کلاوانە هەر هەمووی دەستکردی کووردە دەستکردی خوشکە بەڕێزەکانە هەڕێسیدایەت باسم لەوەی بۆ بکە ئەوە پیاوان هەر حەزیان لە جەمەدان و جلی کوردیوە ئەی خواستی ژنانی ئێمە لەسەر ئەو جۆرە کوڵاوانە چۆنە بازارتان چۆنە واللهی ئەوەش دەی دەستخۆشیە لەبەرەوەی خوشکە بەڕێزەکانی ئیشەکانیان پێ جوانە کوردەواریشە ئەوانش بەکاردێنن بەس ئیوان بە زیاتر ئەو بە سیمانەیە و ئەوانەیە و زۆر عەز و ئارەزویان زیاد بوو لەسەر ئەو جەمانە و کلااو هەمووی لێرەوە دەستخۆشان دەکەم خوشکە بەڕێزەکان بەڕاستی شان بە شانی پیاوەکان دەتانم برێم ئێستا بەرەو پێشچوینە ئەی باسم لە ئەوی بۆ بکە جیاوازی نێوان مشکی و جەمەدانت چێت بەخۆی پرسیارێک زۆر جوانت کرد لەبەرەوەی کورد زۆر دەورەمەندا پێش جەمەدانی کورد مشکی لە سەنایە بەرێ لە پێش جەمەدانی کورد بەعام مشکی لە سەنایە مشکانی سۆر و ڕەش هەبووینە کە لە سەرێنە بەس بری ئەو دەتانم برێم 6 سار ئەفتا سارە ئەوەندێ زیاتر کەمتە ناتانم بوتە جەمەدانی ئەگەنا بەخۆی پێشان بەعام کورد هەمووی مشکی لە سەنایە بەس برێەوە 6 ئەفتا ساڵی بوتە جەمەدانیش نوعی گەلە زۆر پێیا بووە ڕوخ و برێ ڕۆخەکانی جەلە و گولی تا باسمان کرد جیاوازەکەی ئەوەیە بەڕێسیدایەت باسم لە شێوازی بەستنەکان و ناوچەکان بکە کام ڕەنگە هیکام ناوچەیە باسی شێوازە بەستنەکان بۆ کە کام ناوچۆ زیاتر بەکاردی و زیاتر ئێستا بازار کامیان گەرمە ئەگەر بە شوێنێوازی بەستنەکاندانەوە لێرە جاگەراوە بۆم زانیاری تاوام بەرێ ئەوەی ئێستاوەی سەرم یەک لە شێوازەکانی دەشتی هەولێرە ئەوەی سرم ئەجاوە کە یەک لە شێوازەکانە بەخۆی شێوازی گەرە زۆرەیە بەڵام ئەوەی لە شێوازەکان ئەوە بێتە خوارێ اختیاران نییە باەخی و بەێستەوە گەنجانەیە ئەوەش عشرتە بەڕێزەکانە دوو جەمەدانیە ڕۆخی شێوە دەرهاتیە ئەوەی عشرتە بەڕێزەکان ناوەکان نادەین نەخۆ دوای لێمە عاجز بن لەبەرەوەی نەخۆ لە بیرکەین ئەوە دوو قلا عشرتە بەڕێزەکانە بەس ناوچەکانم پێ بادینیەوە ئەوە هەولێرە ئەوە هاتە خوارێ ئەوە قەرات کە ناشمامە هاە بەستە وەخت خۆی داهاتە خوارێ ئەوە سۆرە برێ بارزانیان دوو قلا دەبی کراوە سپی بیتن ئەوەش برێ خۆشناوەتیە خۆشناوەتیە ئەوە مامۆستایە بەڕێزەکانە ئەو ڕەشە ئەوە دەبی دەڵانەکە ڕەش بیتن مامۆستای ئاینی سلێمانیش ئەوها دەبەستن بەزی شێوازی سلێمانی ئەگەر ئاستانی دەبەستمەلوتان بەێ بە بیبەستم ئەوستا شێرزاد میوانی ئێمێوەستا بۆ بەستنی شێوازی جەمەدانیەکە بەڵێ ئێستا مامۆستا هیدایەت پیشانمان دەدا شێوازی مەقسەد لای گەرمیان و سلێمانیە دەبی جەمەدانەکە ئەوها ڕەش بیتن ئەمە فەرق ناکەین ملکی هەم کوردستانین لەکەمە فەرق و جیاوازی نییە ئەوە هەموو کەس و کاری منە بە ئەو یەک لە شێوازەکانی بەستنی مەنتیقەی گەرمیان سلێمانی ئەوە دەکەی ئیکوێ ئەویش دەبەستنی ئێستا دەبی ئەوە بڕک پامبی دەستی خۆ دەبێ پشتێ سرت ئەوە اختیاران نییە بالێ من عاجز نەبن کەدرینی اختیار ئەوها دەبی تەمەشاکێ ئەوهاش دەبیتن ئەوە سلێمانی ئەوها دەبەستە وەختی خۆی هیدایەت ئەگەر دانێکیش بۆ سەرزەری کاک شێرزاد بە شێوازێکی تایبەتی کە بوومان تاقیکەوە شێرزاد زەی دەستخۆشیە بەڕاستی زۆر هاندەری جلوبەرج کوردیە و لەگە میوانەکان لەگەر خەچی بیانی لەگەر ناوەخۆ لەگەر ئەو بری ڕێکخراوانەی کە ئێستا بە ناوی فۆلکلۆر و ئەسب سواری و
کوردەواری هەتا برین خواردنەکانیش مامەشێزا دەورە سەرچی هەیە جێ دەستخۆشیە زۆر مێمان دۆستە جەبەدانەکان ئەوانەی سەرش ئەوەی لای باڵەکەهاتیەوەی سەرێ ئەو یەقلیە ئەوەکەیت کەش ئەوەش لای ڕواندزەیە ئەو یەقلی ئەوی ئاخری زۆر ها جەمەدانی هەیە مەقسەد زاخۆ یەقلیە ئەگەر جەمەدانەیەکم وەرسەری مامۆستا شێرزاد بکەی و باسیکەی باسی ناوچەکەی بکەی و شێوازەکەی بکەی و هی کوێشە بەڵێ داوای منطقەی خۆشناوەتی دەکەن بە قیمەتە زۆر سوودیان لەو کلاوانە ئەو ئافرەتانەی یان ئەو خانمانێک کە دروست دەکەن سوودیان لە کلاوە کۆنەکان وەرگتو تاوەکو نەخشەکەی لێوەگرن زۆر جار کلاوێکی کۆن هەیە تەمەنی کلااوەکەی 56 ساڵە پێیان دەدەن تاوەکو لەو زۆرە نەخشەیان هەیە دێنی دەرێ لەو نەخشەی بۆم دروستکە مامۆستا شێرزاد باسی ئەوت کرد ئەمن ماوەی چەند شێوازێکی بەستنی جەمەدانی دەبەستم زیاتر وابزانم لە شێواز بوو باسێکی ئەوە بکۆ چۆن فێر بوو خۆی وەکو کاک هیدایەت باسی کرد چەندەها زۆر ینی هەر عشیرەتەکە و هەر دەڤەرە شێوازێکی بەستنیان هەیە ئەگەر ئێمە لە باشووری کوردستان لە زاقەوە تاوەکو خانەقیم بەستین هەر لە زاخۆ 5 جۆر هەیە مەسەن گولیەکان بە شێوەیەک سلێوانەی بە شێوەیەک هەروەها بەرواری بە شێوەکتر هەتا دێ خوارەوە هەر ناوچە و جۆرە بەستنێکی هەیە هەرجا ناوچە و جۆرە کلااوێک بەکاردێنن بەڵام بەنسبەت ئەوەی کۆکو ئەو باسی کرد مەتایبەت هەولێر و دەوروبەری کە زیاتر ئەو شوانە بەکاردێنن بەڵام ناوچەکانی تر زیاتر سادەیە کلااوەکانیان ئەوە لە شێوازەکانی دەشتی هەولێرە ئەوا دەکەی لە جێ خۆی ئەو پشتەی ئەوە بڕک هەبیتن ئەوە هەلو تەمەشاکەی لای ئەوە دینی خواری بزانە بەڵێ شێوازی بەستنی دەشتی هەولێرە زەیاتی پێ دەڵێن زەیاتی دەشتی زەیاتی شت نای ئەو جێ بشاریوە ئەو ڕشانێتە خوارێ ئەوە دێتە خوارێ ئەو کاری بەسیێنبی بەخۆی زۆر شێوازی هەیە ئەمە لە بە وەختی کەمەی ئێوەی بەڕێز ئەوەی سەرە چکان دەرین بەخسیستا دەشتی هەولێر بێ ئیسابە دهۆک بێ ئیسابە سلێمانی گەرمان بێ ئیسابە هەلا بجا شێوازی بەستنی خۆیە کاشران هەرێکی بینە ئیوان مەتیقی هەورەمان مشتی پێدەن هەوری پێدرێن ئیوانیش جیاوازە ئەوانش ئەو هەوریە ئەز ئێستا لۆنی گەلە زۆری ئەو ماڕۆنیە ئەوە سەوزە ئەوە ڕەشە باو سۆری بەستین ئەوە ژێ لە بە هەورەمانی ژەبی نەکرێتن تەمەشاکەی ئەوە چی گوتمان لەو بابەتەی لە کلااو جەمەدانی کورد گەلە دەورەمەندا تەشخیص ناکرێت چەند زۆرە بەستین جەمەدانی هەیە ئەوەی لە جۆرەکانی هەورەمانە پێشان هەموو هەوری بوو خۆشەویستە ئەوا دەکەی بەستنێکی زۆر زۆر ئاسانە زەحمەت نییە بزانە ئەوە بێتە خوارێ اختیاران نییە داخیۆبەرێ هالێکوانە دەریدەنی لە مەشای چم کرد ئەو قفلە دا لێکوانە تو ئاز دێبی ئەو هابی ئازش دێبی ئەو هابی ڕێزم سپاس بۆ دەمیوانەکەم بۆ ئامادەبوونتان زۆر سپاسان دەکەین دووبارە خۆشەویستیش دەستان خۆشببی بەڕاستی ئێوەی بەڕێز پەرە بە و ئیشی دەدەن هەر هەبن تەمەند درێژ بن بەخێر بێن سپاسان دەکەم بەڵێ دەگەڕێمەوە لاتان جیالەوەی جەمەدانە بۆنەوە ئاهەنگەکان بەکاردێتن جەمەدانە لە سەردەمی شاخ و پێشمەرگایەتی کە پێشمەرگە خۆشەویستەکان مادوش بە حکوومەتی بەش جەنگاون لەو سەردەمەدا جەمەدانیان بۆ ساڕێژکردنی برینی پێشمەرگەکانمان بەکارهێناوە و بۆ خۆشاردنەوە حەشاردانی دەم و چاویان بۆ ئەوی نەیان ناسنەوە بەکاریان هێناوە.